کاگەوراس بەخێر بی زۆر خۆشحاڵ بین پێش هەموو شتێ دەست خۆش بێ بۆ دیاریە جوانە و دڵنیا بە زۆر نرخی هەیە لە لای من و هیوای سەرکەوتنت بۆ خوازین. زۆر سپاس دەستخۆشی لە خۆت و لە پرۆگرامەکە دەکەم. زۆر لە ڕاستیە من هەموو جارێک گوتومە بزوتنەوەی فیلمسازی کورد زۆر پشتیوانی میدیایی پێویستە، ینی بەبێ پشتیوانی میدیایی ئەم بزوتنەوەی ناتوانێت پێشکەوێت و فیلمسازەکان و بیرکردنەوەکانیان و فیلمەکانیان پێویستی بۆیە کە میدیا بە شێوەیەکی گشتی لە لاوە هاوکاری بکە. دەست خۆش بە بەرنامەکە، دەستەکانە خۆش بێ، دەستی تۆش خۆش بێ. بۆ سینەما و شوناس بۆ ئەم ناوە بۆ ئەم ناوەڕۆکە بۆ ئەم کتێبە هەموو جارێک بیرم لەوە کردەوە کە کاتێک تۆ باسی فیلمێکی ئەمریکیەکەیت بە دڵنیایی و یەکەم شت کە لە خەیاڵتایان فیلمە بە زمانی ئینگلیزیە. ڕاست کاتێک باسی فیلمێکی هندیەکەیت ئەو شتەیە بە خەیاڵ تا سەمای ڕەنگەکان و ئەو سروتە ئاینیانەیە کە لە ناو کۆمەڵگەی هەندیە هەن. کاتێک باسی سینەمای ئەوروپیەکەی بیری ئازاد و هەندێک لەو فکرە فەلسەفیانەی کە لە پشت شۆڕشەکانەوە بوون بۆ پێشخستنی ڕۆژاوە بە جۆرێک لە جۆرەکان ئامادەی هەیە. تۆ فیلمێکی ئیتاڵی بینی و نوکتەیتیانە بێ، پاستا خواردنیتیانە بێ، سپاگێتیتیانە بێ، ڕینکۆت و شەبقەیتیانە بێ، ئەمە چین؟ هەموو ئەمانی کە باسم کرد شوناسن، شوناسیەم گەلانن. دەی تۆش وەکو کوردێک کاتێک دەتەوێت لە سینەما نەخشی خۆت دیاریکەی پێویستەکە یەکەم شت کە بیکەی شوناسەکە دیاریکەی. بۆ من پرسیار ئەوە بوو شوناسی کورد خۆی چییە لە سینەمایە چۆن دەرکەوتێتەوە و ساڵانێکی دوور درێژە ئەوانی تر لەباری کوردەوە فیلم دروستەکەن، کورد لەباری خۆیەوە فیلم دروستەکە، هەموو ئەمانە چ وێنەیەکیان لەباری کوردەوە لە دنیاە نیشانداوە و ئەوانی تر چۆن سەیری کوردەکەن و کورد خۆی چۆن سەیری خۆیەکە. هەمومانە کۆمەڵک پرسیار بوون کە پێویست بوو لە ڕێی دراسەیەکەوە وەڵام بدرێنەوە. بۆیە چەند ساڵێکی تەمەنی خۆم تەرخان کرد بۆ بینینی فیلمی کوردی، بۆ گەڕان بە دوای چیرۆکی فیلمە کوردیەکانە، بۆ دراسەکردنی هەندێک تێز و تیۆری کۆمەڵناسی تا لە ڕێوەی بتوانین لە هونەری سینەمای کوردی تێبگەین. لە کۆتاییەکەیە بە ماستەرنامەیەک و ئەم کتێبەوە هاتینە دەرەوە. دەستەکان خۆشیوای سەرکەوتن کاک هەوراس. پێت وایە مەسەلەن شوناسی کورد چ شتێکی زۆر زۆر گرنگە کە ئێمە بتوانین لە فیلمەکان ئاپشانی بین؟ مەسەلەن ئێمە لە زۆر فیلمی بەشێکی زۆرە و فیلمانەی کە تا ساڵانی پێشوش ئەکران هەموو تقریبن هەمان فۆرمیان هەبوو، زۆر بەیان چیرۆکی گوند نشینی تیا بوو، خەڵک بە جلی کوردیەوە. پێت وایە ئەمە تەئسیرێکی باشی هەبێ بۆ دروستکردنی ئەو شوناسە لە سینەما هەر بە دڵنیاوی خۆی هەر ئەمە ئەسلی مەسەلەکەیە. بەداخەوە لە بەروی کورد گەلێکی بندەست و داگیرکراو بووە. بە جۆرێک لە جۆرەکان داگیرکەرانی کوردیش کاریگەریی وایان لەسەر لایانی سایکۆلۆژی ئینسانی کورد دروست کردووە کە بە جۆرێک خۆی بدزێتەوە لە نەریتی خۆی، لە کللتوری خۆی. پێی وابێت جلوبەرجی کللتوری جۆرێک دواکەوتویە، پێی وابێت قسەکردن بە زمانی خۆی جۆرێک نەنجیە، پێی وابێت ئەگەر بە زمانی گەلانی سەردەست قسەی کرد ئیتر ئەو ڕاقی ترێکە باشە هەموو ئەو پێشکەوت و ترێکە. هەموو ئەم بیرکردنەوەوانە جۆرێک لە ڕەفتاری ڕۆژانەی ئینسانی کووردا ڕەنگیە بۆ. بەڵام کاتێک تۆی لە سینەما بۆ کورد من پێم وایە ئامێرێکە، ڕێگایەکە، ئامڕازێکە بۆ نیشاندانەوەی مێژووی ئینسانی کورد، بۆ نیشاندانی دۆزی ئینسانی کورد. چونکە سینەمای گەلانی دنیاش هەروواکەن. بە دیاریکراوی هۆلیوود ئەگەر سیاسەتی ئەمریکی لە پشتەوە لێ دەربێنی چیەمێنێتەوە؟ تاک پاڵەوان کە ئەنتی کارکتەرێکی بەهێزی هەیە، دژە پاڵەوانێکی بەهێزی هەیە، ئەو لە کۆتاییە توانێت سەرکەوێ. کارکتەری هەیە لە ناو ململانەیەکە و لە کۆتاییشە گۆڕانکاریەک ڕۆیە کە سەرەکەوێ وانە ئەو یاسایی کە خۆیان سینناریۆی پێنووسن پێڵەن یاسای سیاسیەکە کارکتەر با بڵین کۆنفلکت و چینج باش کارکتەرێک و ململانەیەک و گۆڕانکاریەک. ئەو ئەمە لە پشتەوەی ئەمەوە چی ئیشەکە؟ سیاسەتی ئەمریکی ئیشەکە. ئەمریکا تاک پاڵەوانە لە دنیاە و لە ململانێکی بەهێزایە لەگەڵ دوژمنەکانیە و دوژمنەکانیشی بەهێزن، بەڵام لە کۆتایی ئەمە توانێت سەرکەوێ. بێنەرەوە بەرچاوی خۆ بەشی زۆری فیلمە ئەمریکەکان کاتێک کۆتایی هەیە با بڵین
ئاڵای ئەمریکی بینین کە خۆرێک لە پشتیوەتی و کارکتەرەکە سەرکەوت و ئەمریکا لێرەوە پێمانەڵێ و من لە کۆتایە سەرەکە و مەکدەوڵەت ئەمە چییە؟ ئەمە شوناسە سیاسەکەیەتی هەر بڕۆ سینەمای ژاپۆنی تەماشاکە سینەمای نەریت و کللتور و سروتەکانیەتی سینەمای ڕۆسی بە جۆرێکتر ینی هەموو ئەمانە لە ڕێی هوەرەوە پێشکەشەکرێن من مەبەستمەوە نیە بڵم سینەما بەتەنیە ئامڕازێکی سیاسیانەیە بۆ نیشاندانی دۆزی گەلەکان بەڵکو با بڵین یەکێکە لە دەرهاویشتەکانی بیرکردنەوەی مرۆیی بۆ نیشاندانی دۆزی ئینسان لە ئەگەر قەزەیەکی فەلسەفی هەیە ئەگەر قەزەیەکی سایکۆلۆژی هەیە ئەگەر قەزەیەکی کۆمەڵایەتی سیاسی هەیە باشە کەواتە شوناسی ئینسانی کورد خۆی چییە؟ جلوبەرجێتی زمانیەتی دابوونەریتێتی کولتوریەتی بەهاکانیەتی باشە و هەروەها لەگەڵ ئەمانەیە پێکەوە قسەکردن لەسەر چیرۆکی ئینسانی کورد چونکە بەداخەوە ئێمە گەلێکین لەبەرەوەی داگیرکراوین و پارچە پارچەکراین بەسەر چەند وڵاتێکە ئەوانی تریش لەبارەی ئێمە فیلم دروستەکان فارسەکان لەبارەی کوردەوە فیلم دروستەکان تورکەکان لەبارەی کوردەوە فیلم دروستەکان و عەرەبەکانیش بە جۆرێک لە جۆرەکان و حتا ئەوروپیەکانیش ئەمە ڕەوتێکی درودرێژی هەیە ینی ئێمە کە باسمان لەوە کردووە یەکەم فیلمی کوردی زاری 1926 کە لە ئەرمینیا هامۆ بەگنازارۆف دروستیەکە خۆ لە ئەرمینیا فیلم لەبارەی کوردەوە دروستکراوە کاتێ فیلمی ناموس دروستەکە لە ساڵێک دوای ئەوەیە باسی دیاردێژن کوشتنەکە ئالێەوە دیدی ئۆرنتیاڵستیانە یا دیدی ڕۆژهەڵات ناسەکان لەبارەی کوردەوە ئەوروپیەکان کە ئاینویست کورد نیشان بن وەک چی ئاینویست کورد نیشان بن کاتێک تورکێک ئێستا لەبارەی کوردەوە فیلم دروستەکە یا لە ناو فیلمێکی تورکیا کارکتەرێکی کورد دەهێنێتە ناو فیلمەکەیەوە ئەوێت چ وێنەیەک لە کورد نیشاندا کە من پێم وایە گەلانی سەردەست یان دەوڵەتە داگیرکەرەکان و ئۆرنتاڵستەکان بە شێوەیە وێنەیەکی بەدیان لە ئینسانی کورد لە مێژووە دروست کردووە بە نمونەی هەتا ئێستا بە بەردەوامی هەیە ئەزانی مەسەرەن ڕۆمان نووسێکی وەکو کارڵمای لە 1936 ڕۆمانێکە نووسێ بە کوردستانی کێویدا دوای ئەم ڕۆماناکرێ بە فیلم کە لە پەنجاکان بەدواوە ئەم دوایم ئەم ڕۆمانە کە لە نەمسا ئەکرێ بە فیلمێکی ئەڵمانی و فیلمێکە زۆر زۆر مەشهوری شەبێتوانە بەشێک لە ئەوروپیەکان لە ڕێی ئەم فیلم و ڕۆمانە و ئینسانی کوردیانە ناسی چۆن باسی ئینسانی کوردەکە کۆمەڵێک خەڵکن بە شاخەوە وە چەتەن و ژن کوژن خەڵکە گرن و داوای سەرانەی لەکەن نازانم چی ئەمە کاریگەری لەسەر فکری ئەوروپاییەکان هەبوو بۆی چۆن بیر لە کوردەکەنەوە بەڵام کاتێک کورد خۆیت لەباری خۆیەوە فیلم دروستەکە ئەوێ وێنەیەکی پێچەوانی ئەمە نیشان باتەوە بە دیاریکراوی کاتێک یەڵماز گوێنە یەت ئەڵێ بەڵێ منیش وەکو ئینسان هەڵم هەیە کێماسی و کەم و کورتیم هەیە ڕەنگە دواکەوتوی کولتوری کۆمەڵایەتیشم هەبێ بەڵام کاتێک بنمونە لە فیلمی ڕێگا سەید خان لە زیندانەکەیەتە دەرەوە پێڵە نەبێ بڕۆی ژنەکە و کوژی چونکە خیانەتی لێ کردووی ئەو لەبەرەوەی ژنەکەی خۆی خۆشەوێ نایبابی کوژێ بە شاخە بەفرینەکەیە ئەیبا سپێتی بەفرەکە وەک شوێنێک بۆ پاک بوونەوە و لەوێ پێمانە لە فیلمەکە مرۆڤ مادەم بوونی هەیە ئەکرێت هەڵۆش بکە و خیانەتیش ئەکرێ هەڵەیەک بێ و ئەو نایکوژێ بەڵام ژنەکەی لەناو بەفرا ڕقەبێتەوە وەک نیشاندانی جۆرێک لە لێخۆش بوون و سەید خان ئەگەر دیقەتەیە بێ لەناو فیلمەکەیە کاتێک ژنەکەی خەریکە ڕقەبێتەوە بە قایشەکەی لێیە تا گەرمی بێتەوە و نەمرێ و ئالێرا وێنەیەکی جیاواز لە پیاوی کورد پیشانەیە کە پیاوی کورد هەمووی ژن کوژ نییە بەڵکو ژنەکەی خۆی خۆشەوێ ئێمە پێویستمان بۆیە ئەو شتە ئێمە پێڵێن ستریۆتایپ یا سوڕەی نەمەتی ئەو سوورە نەمەتی لەبارەی ئینسانی کوردەوە دروست کراوە بە جۆرێک لە جۆرەکان پیشانی بین سەری کە تەماشا لە ناو کووردە ژن کارکتەرێکە بەهای گەورەی هەیە و ژن تەنانەت لە ڕابردووی دوورە خواوەند بووە و ئەم تێڕوانینە لە ناو ئینسانی کووردە ژن سالارە ژن گەورەی ماڵە مثلەن لە گوندی ئێمە بە هەرەوەزی ژن لەگەڵ پیاوکاری کردووە و کللتوری سینەمایی ئێمە ئەبێ پێگەی ڕێز بۆ ژن دووبارە دروست بکاتەوە و ئەم شتانن کە ئێمە پێمان وایە سینەمای کورد دەبێ خەریکیان بێت ینی پێ دوایە کە تۆ کورد ئەگەر خۆی چیرۆکی خۆی بجێڕێتەوە باشترە وانە بەدڵنیاییەوە باشە بەس لە هەمان کاتا ئێمە هەشمانە هەر کورد چیرۆکی خۆی گێڕاوەتەوە بەڵام بێگانەکە هەندێک جار باشتری گێڕاوە تۆزم من بەسیترین نمونە زۆر جار باس یەکەم کتێبێکی جەنگیزخانەیە کە باسەکە کە
دێت بەرەوە ئەم ناوچەیە شوانێکی کورت بە تاقی تەنیا بەرەو ڕووی هەموو جێیشەکەی وەستێتەوە پێڵێ ئەڵێ ئەبێ پێژەموشت بەسەر جەستەی منا بڕۆن ئەنجا بچنە ناو گوندەکان لە هەمان خاکەکەمان ئەنجا بەسەر خاکەکەمان لە هەمان کاتا سیاسێکی کوردی تر باسی کردو با بڵێن کەسێکی ئاسایی کورد باسی کردو بە جۆرێکی تر باسی کردو یعنی خۆ هەر کوردیشە تۆ لە هەمان کاتا ئەو شتانەشت هەیە تەماشا لە درێژمەودایە کولتور کاریگەری دەرونی کۆمەڵایەتی لەسەر تاکەکاندا ئاڕێژێ من نەزانمەتەوە بڵێ چی بەشێک لە فیلم سازەکانی ئێمە لەژێر کاریگەری بیری ئۆرنتاڵستیە هاتوون جارێکتر بیریان کردوێتەوە و فیلمەکانیان بە جۆرێک لە جۆرەکان درێژکراوی هەمان ئەو دیدەیە کە پێشتر ئەوروپیەکان کاریان بکردوەوە ئێمە باسی ئەم شتەمان زۆر کردووە لە ڕابردووە بەشێک لە دەرهێنەرەکانمان ئەوەندەی خەریکی سواڵی خەڵاتن خەریک نین کە با بڵێن فیلمی ڕاستەقینە دروستکەن لەبارەی ژیانی ئینسانی کوردەوە باشە سەیریکە ئێوێ دیدێکی ئۆرنتاڵستیانە هەیە کە کوردەکان هەژارن کێوین معاناتیان هەیە نازام چی وێنەیە کە بۆ بەزەییە زۆرتر و وێنەیە کە کەمتر شکۆمەندی ئینسانی تیا ڕاگیراوە باشە ئێوێ بەسم بڵێ کوردەکان ژن خەتە ناکەن کوردەکان ژنەکوژن نازام چی ئەمە فیلم سازەکەش یەت ئەچێت ئا لەوێەوە فەند وەرەگرێ بەم ئاراستەیە فیلم دروستەکە و ئەیاتەوە بە فستیڤاڵ ئەوروپیەکان و ئەوان شڵن نەمانوت ئەوانوان یەڵە دەی با خەڵاتیان بینێ ئەم تێگەیشت نابێ بگۆڕین وە سینەماکاری کورد ئەبێ هۆشیار بێتەوە بەر لە هەر شتێکی تر ئەبێ هۆشیار بێتەوە بە دۆزی گەلەکەی خۆی هۆشیار بێتەوە بە چیرۆکی ڕاستەقینەی ئینسانی کورد خۆی و نمونەیەکی جیاوازتر نیشان باتەوە بەتاکید بە پێم وایە بە بڕای من یعنی گرنگترین شت ئەوەیە وەک جەنابی شت باسەکەی پێش هەموو شت جارێ ئێمە هونەر جاکەینەوە لە سیاست پێش هەموو شتێک ئەگەر جای نەکەینەوە لە سیاست لەوانەیە شێوازی ئەفکارەکەمان ئەوەی کە من بۆ تۆ باسەکەم ئەوە لە یەکێک لە ڕۆمانێکی زۆر بەناوبانگی شەوە نامێ ناوەکەی بڵێم یعنی بەو شێوەیە باسی کورد کراوە لە کاتێک ئەم کەسە خۆی بەرپرسیارەتی هەبووە بۆ کورد خەباتی بۆ کورد کردووە لەسەر دەمایە من پێچەوانەی تۆ بیرەکەمەوە لە ڕاستیە هیچ هوەرێک ناتوانێت دا ببڕێ لە سیاست چونکە شتێک خۆمان دەست خۆش زۆر سپاس ئەبێ شتێک جیاکەینەوە حیزبایەتی لە سیاسە دەبێت ئەوەی بەڕێزە فەرمیم مەبەست لە حیزبایەتیە حیزبایەتی بخەرە ئەولاوە بیخەرە ئەولاوە ئەوە ڕێگەیەکە هەندێک خەڵک پێیان وایە ئەتوان لەو ڕێگەی و خەباتی خۆیان بکەن دەستیان خۆش بێومە حەقمان نییە بەسەرەوە بەڵام دۆزی کورد دۆزێکی سیاسیە بۆیە هوەری کوردیش ناتوانێت خۆی دا ببڕێ لەم سیاسەتە وەک یاڵمازگۆ نایاڵێ ئێمە زۆر جار پێویستمان بەوەیە چەکەکانمان ببن بە ساس وەک چۆن هەندێک جار پێویستە سازەکانمان ببن بە چەک ینی ئێمە پێویستمان بۆیە لە یەک کاتە خەبات بکەین بەڵام بۆ ئێمەی فیلمساز چەکەکەمان سازەکەمانە کامێرەکەمانە نواندنەکەمانە ڕووناکیەکەمانە قەڵەمەکەمانە و ئەلێەوە ئێمە باسی ئینسانی کوردەکەینەوە هەر کاتێک کە تۆ مەسەرەن باسی کوردەکەی چیرۆشی کوردە گێڕیتەوە و بە جۆرێک لە جۆرەکان وەگنەتەوەیە کە لەسەر پێی خۆی ڕاوەستاوە جوانەکانی نیشانە دەیت کاتێک تۆ لە فیلمێکە لانسکیپێکی جوانی کوردستان وەرەگریت وێنەیەکی شاخ و داخی جوانی کوردستان وەرەگری نیشانەیەکی ئاوەدانی تیان نیشانەیتەوە ئەمە چی ئەمە کردێکی سیاسیانەیە بۆ خۆی کاتێک فیلمێکی کوردی لە فستیڤالەکە وەرەگیرێ ئاڵای کوردستان بۆ دەرهێنەرەکە ڕاگیرێ و بەسەر فەرشی سوورات تێپەڕێ ئەمە کردێکی سیاسیانەیە ینی چونکە ئێمە دەوڵەت نین بەداخەوە وەزارەتی خارجیمان نییە بۆیە هونەرمەندەکانمان فیلم سازەکانمان باڵوێزی ڕاستەقینەی گەلی کوردن لە دنیا ڕاستە بەتاکی دەست خۆش بێ ڕۆڵی پەروەردە چۆنە ئێستا بۆ خۆمان نەزانیم ساڵانەی ئەخیر ئیحتیمامێکی با بڵین یان گرنگتر لێ ئەڕوانن لە بەتایبەت بۆ سینەما لە ڕێ پەروەردەیەکەی ئەو ئەکادیمیا و پەروەردەیانە هیچ کاریگەریان هەیە لەسەر دروستکردن سەری زۆر زۆر باشە کرد کاک بڵند لە ڕاستیە پێشکەوتنی کولتور ڕێک لە پەروەردەوە دەست پێەکە ئێمە ساڵی پار من و تارێکم نووسی لە گۆڤاری پەروەردەی شار باشەڕ بڵاو بۆ لەسەر سینەما و پەروەردە چۆن وا بکەین مناڵەکانمان کە گیری داهاتووی ئەم میلەتەن لە ئێستاوە بە سینەما ئاشنایان کەین لە ئێستاوە بە فیلم ئاشنایان کەین وە فیلم دروستکردن بکەین بە بەشێک لە ژیانی گوندەکانیش
هەر وەکو تەجروبە لەگەڵ بەڕێوەبەرایەتیشی پەروەردە لە ناوچەی شارباژەر فستیڤاڵێکی فیلممان دروست کرد بۆ گوندەکانی ئەو ناوچەیە کە لە سەرەتا وەرکشۆپێکمان کردەوە بۆ مامۆسایانی هوەر لە ناو گوندەکانە چۆن بتوانن بە کەرەستەی سادە بتوان فیلم دروستکەن بە هاوکاری لەگەڵ خوێندکارەکانیان و کە سوکاری خوێندکارەکان لە ناو گوندەکانە و دوایی لە کۆی ئەمە نزیک بە 14 کورتە فیلم بەرهەم هاتن و فستیڤالێکمان بۆ کردنوانە ئێمە ڕێک پێویستمان بۆیە هوەر بخەینە ناو قوتابخانەکانەوە و لە قوتابخانەکانەوە تێگەیشتن بۆ هوەر چوونی مناڵەکان بۆ سینەما واکە لە داهاتووە بینەرمان زۆرتر ببێ ئێستا یەکێک لە کێشەکانمان ئەگەر کەمی بینەرە لە سینەمایە ئێمە بێ بینەرمان پەروەردە کردبێ بۆی لە داهاتووە بێ سەری فیلمەکانمان بکە ئەمەش بەشێکرێ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانەوە هانی قوتابخانەکان بدرێ مناڵەکان ببن بۆ تەماشاکردنی فیلم کاتێک مناڵێک لە سەرەتاییەوە فێری ئەوە بێ بڕوا سەیری فیلم بکە لە داهاتووە تەماشاکردنی فیلم ئێمە دەسەواژەیەکمانەیە پێڵەن سینەفیل عاشقانی سینەما ئەم کەسابێ بە عاشقی سینەما بە بەردەوامی ڕوا بۆ فیلم ئیتر کاک بڵند کێشەی نییە کە فیلمی دروست کرد ئۆتۆماتیکی بینەری تایبەتی خۆی حاضر بووە ئەڕوا عاشقی فیلمی کوردی بووە بامە لە ڕووی سایکۆلۆژی حاڵتێکتر پێ بڵم چکە بەشێک لە اختصاسەکەی من بۆ خۆم کۆمەڵناسی و دەرەوە ناسیە ئەزانیت کە مەسەلەن ئێمە کاتێک کە بە بەردەوامی فیلم سیرەکەی بە زمانی ئینگلیزی ئیتر و پێت خۆشە هەر فیلمێک سیرەکەی بە ئینگلیزی سەیری بکەیت کاتێک سەیری فیلمەکەی بە زمانی فارسی ئیتر حەزەکەی هەر فیلمێک سیرکی بە فارسی سەیرەکەی زمانەکانی تر بۆت جۆرێکە ئەمە ڕاهاتنە ئێمە باوە بکەین مناڵەکانمان لە ئێسا و سەیری فیلمی کوردی بکەن بۆ لە بڕی لە داهاتوە حەزیان لەوە بێ سەیری فیلمی کوردی بکەنەوە بە بەردەوامی ئابەم جۆرە وردەورداتوانین نیشتیمان سازانە نەتەوە سازانە مرۆڤ سازی بکەین و لێرەوە بتوانین بینەری خۆمان دروست بکەین ڕاستە بە ئێستا با بڵین لە زیاتر لە ئاستی کۆلێژەکانە ئێمە بابەتی هوەری و سینەما و ئەوانە گرنگی پێدرێ مەسەلەن وەکو مەسەلەن زانکۆی سلێمانی کە بەشی سینەمای هەیە وش چەند ساڵێکە دروست بووە پێدوانیە ئەبێ ئەمانە بۆ قۆناغەکانی پێشتری خوێندنیش بکرێنە با بڵین منهەجێک کە لەوێش بخوێنێت چونکە وەک من بیرممە کاتی خۆی ئەمە دەرسی هوەر شتێکی بامان نەبوو کە ئەبوو بە دەرسی هوەری تر دەرسی چوونە دەرسی ئیسراحەت بوو من پێم وایە هەموو کاتێ پێویستمان بۆیە کە زمانی ڕەخنەیمان تیژ بێ ئەگە کاری چاکیش کرا بێ بڵین دەستان خۆش بێ کارە چاکان لە شوێنی خۆی بەڵام وەرن با چاکتریشیکەین ڕەنگە لە ساڵانی ڕابردووە لەبەر کەمی پسپۆڕی هوەر یا لەبەر کەمی دامەزراندن وانی هوەرەکان وەک پێویست نەخوێنرابێتن بەڵام من پێم وایە ئێستا تۆزێک زۆرتر لە با بڵین لە سیستمی پەروەردەیە گرنگی بە هوەرە درێت بە دیاریکراوی ئەم چەند ساڵی کۆتاوی پرۆگرامێک لە پەروەردەی شەکا بریتش کانسڵی پێڵێن کە با بڵێن تیمی پەرەپێدانی قوتابخانە دروستەکرێ و چالەکی هوەری زۆرتر لە ناو قوتابخانەکانە پێشکەشەکرێ و هەر بردننی مناڵ بۆ سینەماش بۆ بە بەشێک لە کللتوری قوتابخانەکانەوە کە من پێم وایە زۆر کارێکی باشەکە وەزارەتی پەروەردە ئەم کاری کردووە لە دواتریش لە ناو کەرتی حکومیش قوتابخانەکانیش بە هەمان شێوە ئەو کاراکەن بەڵام وەک ئەڵێم هێشتا لە سەرەتایە بەڵام دەنگدانەوەی ئەم کارە چەند ساڵێکی تر زۆرترە بێ لە خۆشبەختانە ئێستا مەسەلەن لە زانکۆی سەلاحەدین بەشی شان و سینەما هەیە لە زانکۆی دوهۆک بەشی دراما هەیە لە زانکۆی سلێمانی لەناو کۆلێژی هونەرە جوانەکان بەشی فیلمسازی هەیە کە من پێم وایە ساڵانە نیسبەتێکی باش لە کادری هوەری بەرهەمە هێنرێ و لانی کەم ئەزانی من ئاوا سەیری مەسەلەکە ئاکەم کاک بڵند ئەگەر بۆ هەر ساڵێک 20 قوتابیش بشنە ئەم بەشانە واتە ئێمە توانیمانە دڵی 20 خێزان قەنەعەت بۆ بکەین کە کچە گەنجەکە و کە کوڕە گەنجەکە و خەریکی سینەمان ئەم 20 خێزانە 20 بنەماڵە 20 گەڕاک 20 ئەویان لە پشتەوەیە وا وردە وردە خەریکە کادری سینەمایی دروستە بێ ئەنی ئێستا من دیقەتێم ئەگەر چی شەپۆلەکە زۆرتر بەلای سینەمای جەماوەری و فیلمی تکت و ئەو شتەیە ڕۆیشتوانە کرێ قسەی لەسەر بکەین دوایی بەڵام دروستکردنی کروی کوردی یعنی ئەوەی لە پشتی کامێرەوە کە ئەتوان بە پرۆفێشناڵانە کار بکەن کۆمپانیەکانی ڕێکلام لەلایەک کۆلێژەکانی هوەر و بەشەکانی فیلمسازی لەلایەک
پێشکەوتنی بزوتنەوەی فیلمسازی کوردی لەسەر ئاستی هەر چوار پارچەکە نەک بەتەنیا لە باشووری کوردستان هەمووی بوون بە هاندێرێک کە گەنجەکانمان زۆرتر حەزی لێ بکەن و ساڵانە نیسبەتێک لە قوتابیەکان فۆرم پڕکەنەوە بۆی بێن سینەما بخوێنن چونکە بە جۆرێک لە جۆرەکان ئەم کەرتە پەیوەست بۆتەوە بە بازاڕەوە زانست پێش ناکەوێت تا نەبەسترێتەوە بە بازارەوە ئێستا گەنجەکانمە وابی دەکەن و ئەگەر بێن سینەما بخوێنن ئەتوانن لە دواییە ئیشیان دەستکەوێت چونکە خۆ تازانین سا تەعینات نەماوە خەڵک مەسەڵەن ئەڵێ من بڕۆم کۆلێژی پزیشکیش بخوێنم چوزانم پزیشکی دان ڕەنگە هینم دەست نەکەی مەسەڵەن کارم دەست نەکەی ئەندازیاریش بخوێنم ڕەنگە کارم دەست نەکەی کۆمەڵناسیش بخوێنم ڕەنگە کارم دەست نەکەی بەڵام ئەڕۆم سینەما خوێنم لە دواییە کارێکم دەسەکەوێت ئەها مادەم بەستراوەتەوە بە بازاری کارەوە خولیایەکیشی بۆ دروست بووە خۆشانەزان سینەما هونەرێکی زۆر زۆر گەشە کردو ڕاقی و ئەوانەیە و بەشێکشی پێیوەستە بە پێشکەوتنی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەشمانەوە ینی مادەم کۆمەڵگە وردەوردە لەسەر ڕەوتی پێشکەوتن بێ ئەوەش زۆرترە بێ لەگەڵ ئەمەیە لەبەرەوەی جیلی تازە بەشی زۆریان زمانزانن متابعن سەرچاویان زۆرتر لەبەردەستە ینی مەسەرەن ئێمە کە خۆمان گەنجتر بووین تاوەکو سەرچاوەیەکمان دەسەکە و لە ناو کتێبخانەکان بە زمانی عەرەبی یا بە زمانێکی تر زۆر ماندووە بووین بەڕاستی بەڵام ێستا تۆ هەر لە ڕێی مۆبایلەکە تۆ توانی دنیایەک سەرچاوە بە هەر زمانێک بتەوێ یەتە بەردەستێ ئێمە تا فیلمێکمان دەسەکە و تەماشایکەین دیق و سیلمانە کرد ئێستا ڤیدیۆکە بەکرێبینی کاسێتەکە بەکرێبینی ئەم هەموو فیلم و ئەم هەموو پلاتفۆرمە لەناو ئینتەرنێتە ئامادەیان هەیە تۆ توانی هەموو مێژووی سینەما لە ناو مۆبایلەکە تا تەماشا بکەیت ینی کار ئاسانی زۆر هەیە لە ئێستا هۆژمایی دڵخۆشیە چونکە وردە کادرەکان کێنە ناو بواری فیلمسازیەوە کادری پڕچەکی هونەری و زانستیە بە دڵنیایەوە دەست خۆش کاگەورازیەک قسە هەیە زۆر گرنگاڵێ مەرج نییە ئەو کەسەی کە ڕۆشنبیری فیلم دروستکردنی هەبێ بتوانێ ڕۆشنبیری خوێندنەوەی فیلمی هەبێ یاخود بتوانێت ڕۆشنبیری بینینی فیلمی هەبێ تۆ بۆ پێی هەرسێکیانت هەیە هەم بینەرێکی باشی هەم خوێندنەوەی باشەکەی بۆ فیلم و بۆ ئەوانە هەوو هەمیش فیلم دروستەکەی تا چەند ئەمە گرنگە بۆ فیلم ساز کە ئەم سێ بەهرەیە کۆکاتەوە لە خۆیان کاتێکەچی بۆ وەرگرتنی مۆڵەتی شۆفێری یەکەم جارە و نێرن بۆی فاسی چاو بکەی بەڵێ دوایی ئەو نێرن بۆی لە ڕووی تیۆریۆ فێریەوە بیکە چۆن سارە لێ خوڕی و سارە خۆی لە چی پێک هاتوو نازام چی دوایش بە شێوازێکی پراکتیکی فێرتەکەن چۆن سارە لێ خوڕی ئەنجا تێستەکەن تاوەکو مۆڵەتی شۆفێری بنێ ئەمە قاعدەیەکی ئاسانە بۆ هەر شتێکی تریش سینەما پێش هەر شتێک ئەبێ خوێنەواربی نییە بڵێ من ناخوێنمەوە لەبەرەوەی من فیلم دروستەکەم فیلم دروستکردم حەقی چێ بەسەر وانە تۆ چێشتیش لێ بنی ئەبێ خوێنەواربی ینی ناچکە ناتوانانی پێشکەویت بەرزکردنەوەی ئاستی تیۆری خۆت خاڵی یەکەمە پێش هەر شتێک دووهەم پێویستەکە تۆ بڕۆی ببینیت بزانی فیلم چییە لە کێو دەسی پێ کرد چۆن دەسی پێ کرد گەلانی دنیا چۆن لەبارەی خۆیانەوە فیلمیان دروست کرد دەغدەغەی دەرهێنەرەکان چییە تێگەشتنیان بۆ دنیا چییە تەسەوراتی فکریان چییە ئەم دەرهێنەرە بۆوا بیرەکاتەوە دەرهێنەری تریان بۆوا بیرەکاتەوە تۆ مەسەرەن توانای تێگەشتنی تیۆری و لەبارەی فەلسەفەوە نەبێ چۆن نەتوانی مەسەرەن تێڕوانینی دەرهێنەرێک لە دەرهێنەرێکی ترجا بکەیتەوە خۆ دەرهێنەران لە خوانەوە فیلمیان دروست نەکردووە ینی وەکوتم بەشی دووهەمی پێویستی بۆیە بڕۆی ئەزمموی گەلانی دنیا ببینیت خاڵی سێم پێویستی بۆیە کە بڕۆی بە شێوازێکی پراکتیکی خۆ ئەزمون بکەیت خۆ ئەزمونکردن و هەڵەکردن چانسی سەرکەوتنێنێ بۆیە بۆ فیلمسازی ئێمە پێویستی بۆیە بخوێنێتەوە بە شێوەیەکی بەردەوام بەتایبەت ینی ببینێت و ئەزمون بکە وە لە هەڵەکردنیش نەترسێ چونکە هەڵەکردن ڕێگا ڕاستەکەمان بۆ دۆزنەوە بەڕای من شتێک نییە لە ناو سینەمایە ناوی هەڵەش بێ ئەسڵان یعنی ئەزمونونەکەی ئەم کارەکەیکەی دەرەنجامی بیرکردنەوەی تۆی لەم قۆناغەیە تەجروبیە بەتایبەت بۆ گەنج ینی بەتایبەت بۆ گەنجەکان و من تەنانەت لەگەڵ گەنجەکانە ینی بۆ نازراوم زۆرترین پەیوەندیم لەگە گەنجەکانە هەیە هەموو جارێکم قسەیەڵێمەوە بڕۆ فیلمەکە و دروستکە باسی مەکە بڕۆ بیکە
ڕوبی کە غەڵەت بکە کە غەڵەتی کرد جاریشتر کە فیلم دروستەکەیتەوە غەڵەتە ناکەیتەوە غەڵەتێکی ترێک بۆیێتە پێشەوە زاڵەبی بەسەر ئەوەیە وردە لە کەڵەکەبوونی ئەزمونونەکانتە ئەتوانی فیلمە باشەکانیشی دروستکەی. دوای چەند ساڵ ئیشکردن خۆت مەسەلەن یا با بە شێوەیەکی تر بیڵم فیلم هەبووە تۆ مەسەلەن سەپۆرتت کردووە سیناریوت بۆ نووسیوە پرۆدیوسەریش بووی بەڵام دوای چەندین ساڵ لە ئیشکردن بۆ دروستکردنی فیلمێکی درێژ خۆت پرۆدیوسەرت دەست ناکەوێت بۆ ئیشەکەی خۆت. من پێم وایە ئێمە هەمومان وەکو یەک تەزبیح واین دەنکەکانی ئەم تەزبیحە پێویستیان بۆی لە تەنیشت یەکتری هەبن و پێویستمان بە بەنێک هەیە هەمومان ببەستێتەوە بەیەکەوە تاوەکو وێنە گشتێکە تاوکە. هاوکاریکردنی هاوڕێ گەنجەکانم ئەرکی سەرشانی خۆم بووە و تاتوانی بێتم بە سەپۆرتکردنیان بۆی ببم بە پرۆدیوسەریان بۆی کە بگەڕێم فەندیان بۆ پێیان سیناریۆیان بۆ بنووسم لەگەڵیان بم چوزانوانە و ئەیکەمەوە بەشێکە لە تێگەیشتنی من بۆ پێشکەوتنی بواری هوەری یانیەوە پێم وایە ئەبێ هەمومان وا بکەین و هەر من نیم بەتەنیا خەڵکی تریژ هەنووە ڕۆحیەتە پێویستە بۆ پێشکەوتنی بزوتنەوەی فیلمسازی کورد یعنی لە هەر کاتێک تر و لە هەر شتێکی تر پێویسترە. بەنسبەت پرۆژەی فیلمە درێژەکەمەوە کە من 10 ساڵە خەریکیم کاک بڵند نازانم گلەی بکەم یانەی کەم چونکە بەڕاستی پێم وایە ترم قۆناقی ئیشکردنە گلەی لە کەس ناکەم گلەیەکانی خۆم کردووە لە وەزارەت لە حکوومەت لە سیاسی لە دار لە بەرد یعنی قسەی خۆم زۆر کردووە لە ڕابردووە ئێستا هەوڵەیەم گلەیەکانم نەکەم خەریکی کارەکەم لەگەڵ هاوڕێکانم وا ڕێکەوتوین پارەشمان پێنەوێ فیلمەکە دروستەکەین وتومان ئەگەر بە مۆبایلەکەش بۆم زستانە فیلمەکە وێنە ئاگرینەوەانە ئیشەڵا دەرەنجامیە بێت. من خۆشەویستی هاوڕێکانم هەیە ئیتر ئەوە گەورەترین سەرمایە لە هەموو شتێک گرنگترە ئەم توانە مرۆییەکە هاوکاریە مرۆییەکە زۆر جار لە پێشترە لە توانە مادیەکەوە. وەبزانم جوانترین سیناری خۆتەوە نییە زۆر حەز لەو سیناری دڵخوازترین سیناری خۆمە لە بەرەوەی تقریبا 10 ساڵەکە هەڵبەت چەند ڤێرژنێکی نووسراوە کۆتا ڤێرژنی سیناریۆکە من و هاوڕێیەکەم کاک مەنسوور تەیفوری کە مامۆسای فەلسەفەیە لە پاریس بۆ خۆی ڕۆمان نووسیشە ئەخیر ڤێرژنی سیناریۆکە بێکۆ نووسیمانەوەوانە بەڵام چەند ساڵێکی زۆرم خەریکی ئەم سیناریۆم و پێم وایە بەشێک لەو مەسەلەی شوناس کە خۆم زۆر باسیەکەمەوانە لە ناو فیلمەکە ڕەنگایەتەوە. بەو پێی کە تۆ لە فستیڤاڵی دهۆک وەبزانم 2 ساڵ پێش بوو نییە تۆ لیژنەی دیاریکردنی فیلمەکان بووی چۆن یەبینی بۆ خۆت بۆ فستیڤاڵەکان فستیڤاڵی دهۆک یا فستیڤاڵەکان بەگشتی فستیڤاڵەکان هەموو لە کوردستانەوانی کە لە من هەموو کاتێک وتومە بەڵام وەبزانم ئێستا ببوورە قسەژەکەی بەزی دهۆک بە فەرمی ماوە ئەوانی تر سلێمانی ساڵی پار نەکرا بەداخەوە ینی هیوادارین بکرێتەوە. فیلم دروستکردن و فستیڤاڵ سازکردن دوانەی یەکتر تەواوکەرن بەبێ فستیڤاڵ فیلمەکانمان بێشوێنن فستیڤاڵیش بەبێ فیلمەکانمان هۆڵێکی بەتاڵە بۆیە پێویستمان بۆیە فیلم دروستکرێ بە شێوەیەکی بەردەوام و فستیڤاڵ هەبێ بۆ نمایشکردنی توانە هونەریەکان. ساڵی 1999 لە شاری سلێمانی فستیڤاڵی چڵە نێرگسی ئاڵتونی کە ئەو کات تەلەڤیزۆنی گەلی کوردستان بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری ئەم فستیڤاڵیان ڕێخست بێنە بەرچای خۆ 99 بۆ ئێستا 2024 ئەگەر فستیڤاڵەکە بیتوانێت بەردەوام بێ ئەم ساڵ گەڕی 25مینی فستیڤاڵەکە بوو. فستیڤاڵەکان لە دنیاە بەچی ئەپێورێن بە ساڵانی مانەوەیانە پێورێن چەند خۆش ئێستا فستیڤاڵی دۆک ئەبێ بە گەڕی 11مینی چونکە مێژووی هەیە چونکە دنیاە کەستوانیەتی فیلمەکانی لەوێ نمایش بکە دەرهێنەری گەورە هاتوون. فستیڤاڵەکان دەرگایەکی گەورن بۆی گەنجەکان هان بە کە فیلم دروستکەن چونکە شوێنێکە تۆ ڕۆی تواناکەی خۆت کە هەد بووە ئەو بەرهەمە عەقلی کە خۆت هەد بووە ئەو بینی نەسینەمایی کە خۆت هەد بووە لە کارێکا بەرهەمە هێناوە ئەڕۆی لەوێ نمایشیەکەی و پرۆدیوسەر و فیلمسازەکانی دەریشەوە یەن ئەوانیش کارەکانی خۆیان شانێن ئالێ و کۆنتاک دروستە بێت. تۆ دیقەت بە لە دوای فستیڤاڵی دهۆکەوە کە هەیە چەندین فیلم
پرۆدیوسەرەکانیان لە دەروی وڵاتەوە هاتوون لە کوردستان فیلمیان دروست کردووە بەشێکی باش لە فیلم سازەکانی ئێمە هەماهەنگیان کردووە کاکە جگەلەوە ئێمە لەبەروی جەبرێکی سیاسیمان هەیە کە دابش کراین بەسەر چەند وڵاتێکە فستیڤالەکان چانسی ئەوەمانەیە کە ئێمە مەسەرەن کە ساڵێکە بێ بە مانگی 12 هەموو چاومان لەسەر ئەوەی ئەڵێن یەڵە دێ فیلم سازەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاوا و ئەوانەی دیاسپۆرا هەمومان لە دوهۆک چوار ڕۆژ جەژنە بۆ ئێمە یەکە بینینەوە ئیتر مەسەرەن چۆن جەژنی قوربان یا جەژنی ڕەمەزان تۆچی بۆ ماڵە خزمەکانێ شادی و خۆشی دەرەبڕیت بۆ ئێمەش فستیڤالەکان ئەو جەژنەیە چونکە هەمومان لە چوار پارچەی کوردستان لە هەندەرانەوە هەموو فیلمسازەکان یەن بۆ ئەلکتری یەکە بینین بیر و ڕاکانمان گفت و گۆ لەبارەوەکەین کۆڕ و سیمینارەکانەکەین فیلمەکان نمایشەکرێ یعنی هەڵەپەڕین بەیەکەوە ئاهەنگێکی جێڕین بۆ خۆشی بۆ کولتورەکەمان پێشخەین بۆی بە دنیا بڵین ئەوە تا ئێمە گەلێکی لەسەر پێی خۆمانین بە جوانیەوە وێنەی دنیاکەینەوە و ئەگەر مەسەرەن فیلمەکانیشمان باسی معاناتی کردبێ بەڵامەوە تا ئێمە ئەتوانین فیلم دروستکەین کە ئەمە نیشانی پێشکەوتنی ئەم گەلەیە ڕاستە فستیڤالەکان یعنی تەخسیریان نەکردووە ئەوانەی ئێرە بەڵام لە بەرامبەر ئەو پێویستی شەوەک لە بیدایەتیش باسمان کرد پێویستە فیلمیش بەرهەم بێ ئەگەر بەبێ فیلم فستیڤال مانای نییە و فستیڤالیش بەبێ فیلم مانای نیە ینی دوانەی یەکتر تەواوکەرن ڕاستە اینجا لێرە قسەیەک هەیە ئەڵێ هەتا مەسەلەن هەتا بۆ مەسەلەن فستیڤالەکە کرێ لە کوردستان هەتا فیلمەکان بە قوتر بن فستیڤالەکە گەورەتریژە بێ یعنی هەتا فیلمەکان هێز و پاوەڕێکی باشیان هەبێ مەسجێکی گەورەیان هەبێ فستیڤالەکانیش باشترە بن اینجا خەم قسەیەش هەیە لە دنیای ئەڵێ دەرهێنەرە بێ هەمیشەوە لە بینەرکە هەتا ئەتوانێ مەسەلەن ئازار بچێژێ بە فیلمەکەەوە یعنی ئەوەنە بچێتە ناوەڕۆکی فیلمەکەەوە پێ دوایە تۆ ئێمە بە فیلمەکانیشمان کاریگەریەکی وا گەورەمان دروست کردو لە ناو کۆمەڵگا مەسەلەن دەست بخاتە سەر هەموو نۆرمەکان لە ڕاستی ئەمە دوو جۆر فیلمە بێجیاکەنەوە فیلمانی کە زۆرتر لە فستیڤالەکان نمایشەکرێن جۆرێکن کە زۆرتر فیلمی هونەری بوون بۆ فیلمانی کە فیلمە جەماوریەکانیشن لە سینەماکان نمایشەکرێن جۆرێکی ترن لە ڕاستیا من پێم وایە هەردووکیان زۆر گرنگن و هەردووکیان کاریگەری باشیان هەبووە ڕەنگە وەک من وەک خۆم لە ئاستەکەی ڕازی نەبم و لە ژمارەکەشی ڕازی نەبم پێم خۆشە بوو لە ساڵێکە لە جیاتی دوو فیلمی جەماوەری و کۆمەرشەڵ وەک ئەڵێن دروست بکرێ دەدانە دروست بکرێ وەک بە 2-3 ساڵ جارێک ئەگەر فیلمێکی هونەری باش دروست بکرێ خۆزگە ساڵی 3-4 فیلمی هونەری باش دروست بکرێ بەڵام هێشتا ئەوەی کە هەشە مای دەستخۆشی و مای ئەوەیە کە هانیان بین بۆ بەردەوامی بەڕاستی و بە جۆرێک لە جۆرەکان پێم وایە فیلمەکان مادەم بینەریان هەیە مادەم خەڵکە چن بۆ سەرێ مادەم فیلم هەیە بینە ڕەتیە کاتەوە کەواتە کۆنتاکت لە بینی بینەر و فیلمەکانە دروست بووە مادەم فیلمێک هەیە خەڵک حەزی لێ کاپچێت بۆ تەماشاکردنی و مادەم فیلمێکیش هەیە خەڵک هەیەتە دەرەوە لە فیلمەکە ئەچێت لە فەیسبوک کۆمنتی لەسەرەیە کەواتە نەوعێک لە عیلاقە دروست بووە ئەم شتە ژیانی سینەمایی دروستەکە بە تەنیا لێرەوانیە لە هەموو دنیایەوە بینەرەکان سربەستن یەنە دەرەوە ڕەخنەی فیلمێکەکان یان دەستخۆشی لە فیلمەکەن هەر خودی ئەم شتە ژیانی سینەمایی بۆ ئێمە دروستەکە بەتاکید بە باسی لۆکاڵی بوونی فیلم و بە ئینتەرناشناڵکردنی فیلم یاخود ناوەڕۆکی فیلمەکانمان ئەمە چۆنە بڕای تو کامیان پێویستە ئێمە لە لۆکاڵا بمێنینەوە بابەتە لۆکاڵیەکان دروستکەین لە پێناو شوناسی سینەمایە یاخود پێویستە زیاتر بچین چیرۆکە جیهانیەکان بینین دەستخۆش دووبارە پرسیارێکی باشە کرد کاک بڵند قسەیەکی گشتی هەیە کە من پێم وایە لە هەڵەکانە ئەو قسەی کاکرێ ئەڵێ کاکە ئێمە پێویستەکە فیلمەکانمان لەسەر ئاستێکی جیهانی بن چۆناهی لەسەر ئاستێکی جیهانی بن ئەبێ بپرسینەوە لە ڕاستیە ئێمە بێ زمانی سینەماییمان بەرینە سەرەوە دەنا چیرۆکەکانمان ئەبێ چیرۆکی ڕاستەقینەی ژیانی لۆکاڵمان بن نموناهێنمەوە کەم کەسمان هەیە فیلمی سینەما پارادیسۆی نەبینی بێ باشە سینەما پارادیسۆ باسی چیەکە باسی شارۆچکەیەکەکە کە خەڵک چۆن ئەچن بۆ سینەما لە ئیتالیا
وە ژیانیان چۆناییە واز لەوەش بێنە فیلمی مالینە زۆرترینمان فیلمی مالیناوان بینێ باسی شارۆچکەیەکە لە ئیتالیا لە کاتی ڕووداوەکانی دووەم جەنگی جیهانیە باشە باسی کەم کەسمان هەیە فیلمی ڕایانی سەرباز و براکانی نەبینی بێ پاراستنی ڕایانی سەرباز باسی چیەکە باسی دوو سەرباز سێ براکە کە لە جەنگەکەیە بێکۆن سێ سەربازی ئەمریکی کە ڕزگاریانە بێ فیلمەکانی تارکۆفسکی چیرۆکە دیاریکراوەکانی پەیوەست بە ژیانی خۆی و چوزانم ناو سۆڤێتی ئەو کات و جۆرێک دەغدەغی سایکۆلۆژی و فەلسەفیانەی تایبەت بە خۆی باشە بڕۆ بۆ فیلمە ئیتاڵیەکان بڕۆ بۆ فیلمە هەندیەکان بڕۆ بۆ فیلمە ژاپۆنیەکان بڕۆ بۆ فیلمە تورکیەکان بڕۆ بۆ فیلمە ئێرانیەکان مەسەرەن تۆ کاتێک نەویدی محەمەدزادە لە فیلمی عەسەبانی نیستەم ئەبینی باسی چۆکە باسی جادەکانی تارانەکە کە ئەو هەموو هۆڕنە لێن کوێ جادەکانی تارانە باشە کاکە هیچ فیلمێک نییە لۆکاڵ نەبێ و هەر کەسێک وا بیرەکاتەوە فیلمەکەی لۆکاڵ نەبێ ئەبێ بە تێڕوانینەکەی خۆیان بچێتەوە ئێمە پێویستەکە فیلمەکانمان چیرۆشی لۆکاڵی خۆمان بن بەڵام بە ئاستێکی بەرزی هوەری بە چاوێکی سینەماییانە ستۆری تێڵینەکەمان بکەین ئەبێ زانستەکە بزانین بۆ ئەوی بە باشی فیلمەکەمان بجێڕینەوە دەنا من نمونەیەک بۆ تۆێنمەوە فیلمێک دروستەکەین کارکتەرەکانیان هەمووی قاتیان لە بەرابێ ڕینکۆتیان لە بەرابێ و شەپقیان لە سەرابێ و چوزانم مێزەکەیان مێزێکی ئەوروپیانە بێ بۆ نان خواردن و بە جۆرە کێ سەیرمانەکە بۆچی دروستەکەی ئەتێ بەسەر بە بینەری جیهانی بڵێ چی ئێبا بە ئەو ژیانی ئەوە تۆ وەرە کاکە بە جلوبەرجی خۆتەوە بە چیرۆکەکەی خۆتەوە بە سفرەی خۆتەوە بە خواردنی خۆتەوە تا ئەویش شتێکی نەبینراو لە تۆ ببینێ شتێک ببینێ کە خۆی نەیبینیوە چیرۆکێک ببیستێ کە ئەو نەیبیستووە ڕووداوێک ببینێ کە ئەو ئاگای لێ نییە بەم جۆرە ئەچینە پێشەوە بۆیە فیلم بەدڵنیاوە بێ لۆکاڵ بێ بەڵام بە زمانێکی بەرزی سینەمایانە دروست ڕاست ئەوە تووشی هەمان مووقیف بەچوی خۆم بینیمە ئەوەی تۆ باسیەکەی لە پێما بێ لەیەکێک لە فستیڤاڵەکان بوو لە دەرێ فیلمێکی کوردی پیشاندرا بەڕێزێکی کورد دروستی کرده بوو ئەو فیلمە شۆرت فیلمێک بوو باسی مەوزوعێکی ئەوروپیە کرد یعنی ئەو شتانی کە هەمومان نەزانین ئەو شتانەی ئەوان پێوی پەیوەستن چییە و چۆنە زیاتر لەسەر چ بابەتە ئیشەکەن تەواو بوو یەکێک لە سوتفە کەوتینە قسە لەگەڵ یەکێک لە جەماعەتی لیژنی داوەراوەتی ئۆکەی تەواو ئەمە بابەتەکە بابەتێکی ئەوروپیایی ئێمەیە ئەم بابەتە بەس چیتر هەیە مەسەلەن بابەتی خۆی بزانین بابەتی کورد کە کووردە بۆ فیلمێکی لەسەر بابەتێکی کوردی نەکردووە دێڕێکی هەتا بۆ ئەوانیش فیلمی لۆکاڵی گرنگ لەسەر ئەم بابەتە بڵێم ئێمە لە سینەمایە بۆ لایانی بازرگانی ژانرەکان دیارێکرێ بۆی خەڵک مەسەلەن هەیە حەزی لە فیلمی ترسناکە هەیە حەزی لە فیلمی لۆڤستۆری هەیە حەزی لە فیلمی کۆمیدیە حەزی لە درامە هەرێکە و شتێکی ئەوە ژانرەکان دیاریکراون بۆ مەبەستێکی بازرگانی تاوەکو بناسرێنەوە تەصنیفێکە کراوەوانە ئۆکەی کێشەمان نییە بڕۆ فیلمی ترسناک دروستکە بەڵام بە تێڕوانێکی کوردیانە بیژەڕەوە بڕۆ فیلمی خۆشەویستی دروستکە بە تێڕوانێکی کوردی بیژەڕ با فیلمەکە و پەیوەندی بە ژیانی کۆمەڵگەکەی خۆتەوە هەبێ یعنی هیچ مانع نییە مەسەن تۆ بڕۆی فیلمێکی ئاکشن دروستکەی وەک چۆن فیلمێکی ئاکشنی ئەمریکی دروستەکرێ بەڵام لە ناو ڕووداوەکانی کۆمەڵگەکەی خۆتە یعنی با ئەکتەرەکە و وەک ئەکتەرێکی ئەمریکی تەمسیل نەکە وەک کوردێک تەمسیلکە ئازای نەریتێک لەم چەند ساڵە لە چەند فیلمێکا بینیمانە ئەکتەرەکە تووڕابێ وەکو ئەکتەرێکی فارس تووڕابێ کاکە وا مەکە ئینسانی کورد چۆن تووڕابێ ئاوا تووڕبە من نمونەیەکەێنمەوە ئێمە لەوانی نواندنە باسی نواندنەکەین چێ جوانترین نواندنەکە نواندن لەسەر چی ئەپێورێ ڕاست باشە پرسیارێک کارکتەرێکی ناو فیلمێکی ژاپۆنی یان ناو فیلمێکی کۆری تووڕەبوونەکەی وەک تووڕەبوونی کارکتەری ناو فیلمێکی فارسی وایە یان تووڕەبوونەکەی وەک تووڕەبوونی کارکتەرێکی ناو فیلمی ئەمریکی وایە نەخێر هەریەکەیان جیاوازی و تایبەتمەندی خۆیانیان هەیە جیاوازی نواندن پێیوەستە گرێدراوی کولتوری کۆمەڵایەتی گەلەکەی خۆیەتی کاتێک تۆ ئەڕۆی وەک
شەهابی حوسێنی ئەتەوێت تەمسیلکەی نابی بە شەهاب خۆیەتی تۆ ببە بە خۆت کاتێک ئەتەوە بەسەر وەکو ئەکتەریشی ئەمریکی تەمسیلکەی وامەکە وەک خۆت تەمسیل بکە وەک شێوازی بۆ لەبەروی منی بینەر کە لە ماڵەوە دانیشتوم خۆمت یا ببینمەوە باش ببوورە قسەژەکەی ئەم پرزەیە چییە یعنی دروست بۆ لەناو پێیوەستە بەوەی کە ئێمە لە شناسی خۆمان بێ ئاگین ڕاست لە مێژووی خۆمان بێ ئاگین ئەڵێ تا خۆشە نەناسی ناتوانانی تۆ پێویستەکە بەر لە هەر شتێک ئەوە نمونێک بێنمەوە مامۆستا حسێن میسری یادی بەخێر دراماکانی کاتی خۆی لە تەلەڤیزیۆنی خاک و کورسات بڵاوەکرانەوە نەریتێکی زۆر جوان و تایبەتی هەبوو ئەڕۆیشت بۆ ناو بازار لە شوێنێکا ڕاوەستا تەنها گوێیەگرت بزانێ خەڵگەڵێن چی متابعی خەڵکیە کرد بزانێ خەڵک چۆنایی مامەڵاکەن ئەهاتەوە چیرۆکەکانی وەک خەڵکە نووسی بۆیە بە ئێستاشەوە کاتێک تۆ سەیری زنجیرە دراماکانەکەی وەک ژیانی ڕاستەقینە دروستی کردوێتەوە وێ ڕای هەندێک تێبینی سەرنج نازانم چیوانە بخەر لایەکی ترەوە باسی ئەماکەم بۆچی وایە کرد بۆی بزانێت کۆمەڵگەکە خۆی چۆناییە ئەمەمان پێویستە ئەمەمان پێویستە ئەم شپرزەیە سەیریکە من ئەمە وەکو ڕەخنەیەکیش بۆ بەشێک لە هاوڕێ فیلم سازەکانمان کە ڕەنگە لە شوێنێکە خۆشم بگرێتەوە یعنی ئێمە هەمومان بەم ڕێگایە ڕوین لە کۆتاییە هەمومان ئەچینە سەر سکەکە باشە دەچینە سەر ڕێگا ڕاستەکە ئێمە کەمتر کۆمەڵگەکەی خۆمانە ناسین ئەوەنەی سەیری فیلمی ئەجنەبیەکەین سەیری فیلمی وڵاتانی ترەکەین سەیری کۆمەڵگەکەی خۆمان ناکەین فیلم سازەکانمان بخۆیان لە ماڵەوە دانیشتون لە ماڵەوە سەیری نێتفلێکس و چوزانم کۆمەڵک پلاتفۆرمی ترەکەن لێوە سەیری فیلمەکانەکەن لەو فیلمانەوە ئاهیدیەکانیان وەرەگرن کاتێکیش سیناریۆ نووسن لەو فیلمانەوە اقتیباسیان کردووە یا فیلمێکەکەن بە ڕفرێنس دوای کاچن فیلمەکە دروستەکەن فیلمەکەیان کۆپی فیلمێکی تری ئەجنەبیە کاکە وامەکە ڕێچکەکەی وەرگرە بزانە چۆن دروستی کردووە بە زۆرە سەیری ناو کۆمەڵگەکەی خۆکە سەیری ژیانی خۆکە سەیری ژیانی چواردەورەکە ئەو کات ئەبینی چیرۆکی کۆمەڵگەکەی تۆ چۆناییە بڕۆ بەو فۆرمە بەو قاڵبە سینەمایە فیلمەکە دروستکە زۆر سەرنج ڕاکێشتر دەرەچێت ڕاستە ئەم ئاخیرە کۆمەڵێک فیلمی زۆر کران یعنی خۆشبەختانە هەموو تۆزێ بینەر مرتاح بوون گەڕانەوە سینەما و فیلمی نوێی کوردیان بینی تۆ چۆنیە بینی ئەم یاخود بە شتێکی کێش بڵێ مەگەر خەڵک بە چوزان بە شارسێتی وشت تێنەگا بە هەرچی کوڕی ئاواش تێگەن کەیفی خۆیانە بەس مەبەستم بۆ ئەو ئێستا من بۆ خۆم لە هەولێرم کە فیلم دروست دەکەم بەڕاستی بەشێکی زۆر ستاف و ئەکتەرەمووی لە سلێمانیەوەێنم یعنی هەتا جەماعەتی دهۆکی ژەهرواکەن هەتا چوزان مامۆستا شەوکەتیش فیلمەکانی هەر بەو شێوەیە دروستەکە بۆچی نەمانتوانیوە ئێمە بنیاتێکی باشی هوەری بە تایبەت لە سینەمایە وەک ئەکتەر و وەک ستافی کارکردن بۆ توانیمانە بەس لە سلێمانی زەقیکەینەوە یاخود بەس لە سلێمانی دروست بێ سلێمانی وەک ئاشکرایە بۆچی پێڵم پایتەختی ڕۆشنبیری ینی بێهۆنیە مەسەلەی بزوتنەوەی کللتوری لە شاری سلێمانیا ڕیشەیەکی زیاتر لە 100 ساڵی هەیە و پەیوەستبوونی جەماوەری شارەکە بە هوەرەوە ڕیشێکی دێرینی هەیە چوون بۆ سینەما لە سلێمانی بەشێک بوو لە کللتوری خێزانەکان شەوان ئەڕۆشتن بۆ تەماشاکردنی فیلم لە ساڵی هەفتاکان و لە ساڵی هێشتاکان و لە شەستەکانیشە ینی چوون بۆ سەیری فیلم لە سلێمانی لە مناڵیەوە دەست پێەکە ڕەنگە بەداخەوە قۆناغی کۆتایی هەشتاکان و بە دوای پرۆسی ئەنفال و ینی هەندێک پرۆسی دوایەوە کە کۆمەڵی قەزای سیاسی و بە دوایە کە ڕاپەڕینیەت و شەڕی ناوخۆ و هەژاری و حەسار و کۆمەڵێک شتی تر و هەندێک نەریتی بەد لە بەردەم سینەماکان ئەوانە خەڵکی لە سینەما دوورخستبووە بەڵام ئەسڵی نەریتەکەی نەتوان بووە لە ناو کۆمەڵگەکە خۆیان بۆیە لە سلێمانی بەشداریکردنی خەڵک بەشێکە لە پرۆسەی با بڵێن بەرهەمهێنانی هوەری و کللتوری ئەمە نەک بەتەنیا بۆ سینەما بۆ شانۆش هەروایە بۆ پێشەنگا هوەریەکانی شێوەکاریش هەروایە بۆ ئیڤنتەکانی لایڤ میوزیک و با بڵێن چوزانم نمایشی مۆسیقا و ئۆرکسترا و ئەو شانش تریش هەروایە ڕەنگە ئێمە وابزانین لە ئاستی پێویستی شانیە بەڵام کاتێک گەین بەراورد دەکەین بە شارەکانی تری کوردستان
ئەبێ بڵێ مەسەن لە سلێمانی باشترە بەداخەوە لە شارەکانی تر کەمترە بەڵام ئەگەر سیاسەتێکی کللتوری تەندروست لە ماوەی 30 ساڵی ڕابردووی حکومڕانی لە کوردستان هەبووە ئێستا هیچ جیاوازیەک لە نێوان دوهۆک و سلێمانیە نابوو بۆ بینەر باشە ئێمە کللتورسازیمان نەکردووە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی خەریکی ئەوە بووە بەرهەمهێنانی کردووە باشە فستیڤاڵی کردووە بەڵام چاوی لە چەندێتی بووە لە جۆرێتی نەبووە چاوی لەوە نەبووە کللتورسازی بکە لە ڕیشەی کۆمەڵایەتیە نەیتوانیوە وەزارەتەکەی ببەستێتەوە بە وەزارەتەکانی ترەوە باشە وەزارەتەکان پێش ناکەون ئەگەر ڕەبتیان بەیەکەوە نەبێ ئەزای وەزارەتی ڕۆشنبیری پێویستەکە پێیوەست بێ بە وەزارەتی پەروەردەوە پێیوەست بێ بە دەستەی گەشت و گوزارەوە پێیوەست بێ بە زۆر شتی تری ئاواوە تاوەکو بەشداری هەموو لایەنەکانی تیا بێ بەدڵنیایی ئەو لە سلێمانی بینەر باشە بەڵام باشتریژە بێ ئەگەر بەرهەمهێنانی زۆرتر هەبێ ئەگەر فیلمی چاکتریش دروست بێ ینی خۆش بەختانەوەک بەڕێزەوت ئەم چەند ساڵی ڕابردوو بە بەردەوام فیلم دروست کراوە بۆیە بینەریش خولیای زۆرتری بۆ دروست بۆ چوونە بەردەم فیلمەکان و لێرە شەوردە وردە ئەستێری تازەش دروستە بن بەڵام هاوشانی ئەمە پێویستمان بە سینمای هوەریش هەیە هاوشانی ئەمە پێویستمان بە فستیڤاڵیش هەیە هاوشانی ئەوە پێویستمان بە چاپکردنی کتێب هەیە بە ڕەخنەگرتن هەیە ینی بەتەنیا دەستخۆشیش بەز نییە پێویستمان بۆیە مەسەرەن فیلمەکانیش بە بخەینە ژێر چاودێریی وردەوە لەکوێ هەڵەکرا بە هەمومان بڕین ڕاستی کەینەوە کللتوری یەکتر شکانن واز لێبێنین کللتوری لە پشت یەکتر خوێندن واز لێبێنین بە جۆرێک لە جۆرەکان هەمومان یارمەتی قەیناکە هەر ئێمەوانین لە ئێرانی ژوایە لە عەرەبستانی ژوایە لە تورکیا ژوایە لە ئەمریکا ژوایە لە زۆر شوێنی دنیا ئەمە هەیە بەڵام کە ئێران وان کاگەوراس کە ئێران وان مەسەلەن ئێران خاوەنی فیلم ئیندەسترین مەسەلەن ئێران وڵاتە بەس ئێمە تازە لە سەرەتای دەستپێکردنی لە سەرەتای دەستپێکردنی دروستکردنی فیلم و سوزان فێرکردنی بینەرە بەدڵنیایەوە ئەزانی ئەبێ دووشە جیاکەینەوە وەکوتم ڕەخنەی جددی ئەبێ بیپارێزین گەورەیکەین و سەپۆرتیکەین چۆن سەپۆرتی فیلمی چاکەکەین ئەبێ سەپۆرتی ڕەخنەی جددیش بکەین چونکە ئەگەر تۆ هەر فیلم دروست کرد و من هەروتم دەسە خۆش بێ تۆ بۆ خۆت ئەچیە خەویت فیلمی خراپ دروست بەڵام ئەگەر ڕەخنەم لێگرتی جاریتر هەوڵی باشتری فیلمەکە و باشتر بکەی فیلمی داهاتوت بۆیە چۆن فیلم دروستکردن بە شێوەیەکی گشتی ئەبێ پەرەپێ بین ئەبێ ڕەخنەکردنیش بەڵام ڕەخنەی بوونیاد نەرانەوە گوتم ڕەخنەیە کە بنەمای زانستی هەبێ نەک قسەی لابهەلاوە من پێم وایە بەڕاستی ئەبێ هەندێک جار چەندێک گرنگە کە ڕەخنەکە جددی بێ هەندێک جاریش پێویستە ڕەخنە نەبێ باشە یعنی هەردووشی پێویستە بە پێی مۆڵەوە و کاتەیە چۆنە یعنی من ئەوە نییە بڵێ کەسێکی ڕەشبین بم یاخۆت کەسێک بم سوزام من خۆم شخصی کەسێک بم بەز ڕەخنە بگرم من لە پەنایشی ژەکەم هاوکاری خەڵکی ژەکەم بۆ نمونە با من شتێکە پێ بڵێم ئێمە کەمین ژمارەمان کەمە فیلم سازەکان لە کوردستان ڕاستە مادەم کەمین پێویستمان بێ پشگیری یەکتری هەیە جاری وایە یەک SMS کە بۆ هاوڕێکی فیلمساز تێنێری بۆیە نووسی دڵم پێت خۆشە سەرکەوتوو بیت تەسەور ناکەی چ پشتیوانی و پاڵپشتێکی معنەویە بۆ ئەو کەسە و ڕەنگە ئەگەر ئەو کاتە لە تەڵەزگەیەکا بێ لە مەزەقێکا بێ بەو پشتیوانیە معنەویەی تۆ جۆرێک هێزی بۆ گەڕێتەوە و بە پێچەوانەشەوە زۆر جار لە پشت سەر خوێندن و ئەوانش کاریگەری نێگەتیڤ دروستەکە و بەڕاستی ئەمە پێویستمان بۆیە سەپۆرتی یەکتری ڕاستە من خۆت زانی ساڵانە بە بەردەوامی لە کاتی فستیڤاڵەکان بە دیاریکراوی لەسەر فیلم زۆرە نووسم باشەوە کوتریش ینی خوێنەوە بە فیلمەکەموانە بەڵام وەک خۆم قەناعەتێکم هەیە ئەو فیلمانی کە فیلمی جەماوەرین یاوەی پێڵەن فیلمی کۆمەرشەڵ لەسەر هیچ لێکی لەو فیلمانە نەمنووسیەوە ناژنووسم ڕەنگە تێبین و سەرنجی خۆشم هەبێ بۆ لەبەروی پێم وایە ئەم ڕەوتە ئەبێ هەبێ ینی هەتا ئەم ڕەوتە بڕوا گەشە بکە ینی لە کۆتایە ئەچێتەوە خزمەتی هەر هەمووی ینی ڕاستە بە تاچیتەوە چونکە ئەو لەوانێت تێڕوانینی جیاوازیان هەبێ شتێکم خوێندەوە لە ماوەیە لە پرۆفایلەکەی خۆت زۆر ئیش لەسەر ئەخوێنیتەوە دەربارەی فیزیا و تایم ترافڵ و ئەو شتانە ئەمە تەوانیەکێکە لە خولیا باشەکانی منیش کە منی زۆر لەسەر و بوارە زۆر بە دوایەچم پێدوانیە بێت تۆش وەک کریستۆفەر نۆلان جێگیتەوە لە فیلمەکانتە وەڵی بڵێم چی یەکێک لە خولیاکانم بۆ مەسلەی خوێندنەوە فیزیە ڕاست ینی من ڕاستە ڕشتەی سەرەکی خۆم بۆ
خوێندن کۆمەڵناسیە و سینەماوەکو هونەرەکەم بەڵام وەکو خوێنەوە زۆر حەزم لە فیزیە زۆر خوێنمەوە لەبارێ و زۆر متابعەکەم و فیلمی دۆکومنتری زۆر سەیرەکەم و شتانە و ئەمەش بەشێکە لە گەڕان بە دوای ئەوەی کە ئێمە چین لەکوێین بۆ هەین چیەکەین پەیوەندیمان بە گردوونەوە چییە و بەڕاستی زۆر چێژ لەوە بینم کە مەسەرەن سەیری ئەستێرەکان بکەم لەناو مۆبایلەکەمە دووسێ ئەپلیکیشنی تایبەت بە گردون و ئانم هەیە لێەوە سەیرەکەم زانم دنیا لەکوێیە ئەو ئەستێرێ تەمەنی چەند ساڵە نازانم هەندێشتی سەرنجڕاکێشی تایە کە زۆر درامایانەیە کاکڵەن بوونە ئەستێرێک تۆ شەو لە ئاسمان تەماشایەکەیت ئەجریوێنێ و تۆ تەماشایەکەی ڕەنگە ئەو ئەستێرێت 4 ملیۆن ساڵ پێش ئێستا کۆتایی پێهاتی بێت تازە تیشکی ڕووناکیەکەیگا بە تۆ ئێستای بینی کەواتە تۆ لە کاتێکای ڕابردووە بینی وەک چۆن لە فیلمێکا فلاش باکە بینی وە تۆ ئێستا داهاتووی ئەویت وەک چۆن لە فیلمێکە باسکردن لە داهاتوە بینیت و ئێمە بەشێکین لە ناو ئەم چیرۆکە گەردەوە لەو ماوەی پێشوو پێش 4-5 مانگ بوو ناسا شتێکی بڵاو کردوەوە هەسارەیەکی تریان دۆزیوەتەوە نازانم چەند هزار ملیۆن ساڵ دوورە لێرە باشە دۆزیوانەتەوە لەوێ ڕووناکیشیان لەسەرەوە هەسارەیە بینیوە وەک ڕووناکی گڵۆپوشت ئەنجا ئەڵێ بەو کاتی ڕووناکی تاوان کە حسابیەکەن ئەو هەسارەیە چەندین ملیۆن ساڵ پێش ئێستا یعنی اینجا وەرە ئەگەر ئەو کاتە لەوێ ڕووناکێکی وەک گڵۆب هەبوو بێ ئێستا لەکوێ شارستانەتی وانە بە دڵنیاییەوە ئێمە لەناو ئەم کۆمەڵی خۆری خۆمان لەناو ڕێگەی کاکێشان لە میڵکیوەی زانم ینی ئەگەرەکانی ژیان هەزاران جارن بۆ خۆشمە زۆر تەماشای فیلمی ئەوەی ساینس فیکشن و مەسەلێ و فیلمانی کە تایبەتن بە گردون و ئەوشتانە زۆرەکەم و چێژێکی زۆریشی لێوەرەگرم چی دەبێ ئینتەرستێلارە دیوێ ئەی بەدڵنیایەوە بۆی باسی نۆڵان دەستەکانە نۆڵان زۆر کاریگەر بوو ئەو لە ناو ئینتەرستێلارە تاوان ئێمە دیاردێکی گردونیمان هەیە پەڵەن کونی ڕەش خۆتەزانان کونی ڕەش هیچ تەلسکۆپێک تاو کاتەی کە نۆڵانیش فیلمەکەی دروست کرد وێنی نەگرتو بەڵام نۆڵان بە تێڕوانینەکانی خۆی پێشتر و خوێندنەوەی و ئەوانە لە چەند گۆشەی جیاوازەوە کە پێشتر وێنیان گرتی و لە ناو فیلمەکەیە کە کونی ڕەش وێناگری ئەوەندە بە دەقیقی توانیوێتی وێنەی ئەو دیمەنە بگرێتوانە دوایی کە لە ڕووی زانستی و تەلسکۆپ وانە پێشەکەوێ با بڵین وێنی کونی ڕەشەگرن هەر هەمان ئەو شتێک کە پێشتر کریستۆفەر نۆڵان لە ناو فیلمەکەیە وێنەی گرتووە و ئەمەش هێزی هونەر نیشانەیە بۆ ئەکتشاف ئەزانی قسەیەکی زۆر گرنگەیە کە هەموو جارێکی گەڵێنەوە توانای خەیاڵکردن لە خودی زانستیش گرنگترە و ئەمەیە هونەر ڕاستیە هونەر توانای خەیاڵکردن بۆ ڕاست دروستەکەەوە دوایی ئەڕوا ڕێگەی بۆ دۆزێتەوە بۆ سەلماندنەوە هاتە ئێستا مەسەلەن کە فیلم دروست کراوە هاتە پێش مەسەلەن ئینتەرستێلەر کە فیلم دروست کراوە فیلم لەسەر ڕابردوو دروست کراوە ڕابردوو چی هەبووە کردویانەتەوە بە فیلم بەڵام لە دوای ئەوەی نۆلانەوە وەکتۆ باسەکە ئێستا وای لاتە فیلم دروست دەکرێت لەسەر مستەقبل یعنی ئەکرێ مستەقبل وابێ سەیرەکەی بیزە بە دەر بەو شێوەیەشە هەرتەواو یعنی لە داهاتوو بەو شێوەی لێ دێتەوە پێشنیازەکە بۆکەم فیلمێکی زۆر جوانەیە سەیرێکە ناوی زەویەکی تر Another Earth ینی فیلمێکی زۆر جوانە گروپێکن تەماشاکەن بەیانی زەویەکی تر هەڵیەت چۆن مانگ هەڵیە یا خۆر هەڵیەت زەویەکی تر هەڵیەت هەوڵێن کۆنتاکتن تەماشاکەن چۆن دانیشتوانی ئەم گۆی زەویە مەسەرەن ئێستا من و تۆ لە ناو ئەم پۆدکاستەیە بڵند و هەوراز دانیشتن قساکەن بڵند و هەورازێکی تریش لەوێ هەر بەناوی بڵند و هەورازەوە خەریکن لەسەر هەمان بابەت قساکەن فیلمەکە باسی ئەماکە و هەوڵێن کۆنتاکتێک دروستکەنەوە پێشنیازەکەم فیلمە ببینی وەڵا بە تاکید حەزەکەم دەسە خۆش بێ ماندوومان کردی من شتێکی بام نەماوە ئەگەر تۆ شتێکت هەبێ خۆشحاڵ بووین دووبارە زۆر سپاس بۆ ئێوە و بۆ چەناڵەکەتان بەردەوام من لە پشتیوانی کردنی بزوتنەوەی سینەمای کورد و دەرخستنی تواناکانی لەشتان ساغ بێ و سپاس بۆ هاوکارانی کە لەناوم پرۆگرامە ماندوو بوون زۆر سپاس بۆ تۆش دووبارە ماندوومان کردی لە سلێمانیەوە تا ئێرە دووبارە بەخێر بێ خۆشحاڵ بێ.